ڕژێمی ئێران بەردەوامە لە هێرشکردن بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. شەوی ڕابردوو بە موشک و درۆن هێرشی کردە سەر کەمپی هێزەکانی پێشمەرگەی پارتی ئازادی کوردستان لە ناوچەی چەمشار سنووری پارێزگای هەولێر. لە ئەنجامی ئەو هێرشەدا 9 پێشمەرگە بریندار بوون. حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان داواکارن ئاگربەستی ئێران ئەمریکا هەرێمی کوردستانیش بگرێتەوە. بەگشتی وەک هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ ئەکتێکی عەمەلی لە دژی ئێران لە هەرێمی کوردستانەوە بۆ ئێرانەوە لەلایەن ئێمەوە ئەنجامی نەداوە. مەش بۆ پاراستنی بەرژەوەندێنێتەوە یەکانی هەرێمی کوردستان بۆ پاراستنی سەخامگیری هەرێمی کوردستان بووە. بەڵام ئێستا دەبینین لەگەڵ ئاگربەست لە نێوان ئەمریکا و ئێران هەر بەردەوامە لەم پێشێلکاریە، بەردەوامە لەم هێرشانە و دەست لە هیچ شتێک ناپارێزێ. بۆیە ئێمە وەک پارتی ئازادی کوردستان بیر لە ڕێگای دیکە دەکەینەوە. لە ئەنجامی گلەیی و نیگەرانیەکانی ئێران حکوومەتی عێراق بڕیاری داوە پاش جەژن وەفدێک بنێرێتە تاران بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی حیزبەکانی ڕۆژهەڵات لە نێو خاکی باشووری کوردستاندا. حیزبەکانی ڕۆژهەڵاتیش ئاماژە بەوە دەدەن کە عێراق خاوەنی بڕیاری خۆی نییە، بەڵکو ئێران و گروپەکانی بڕیاردەرن. داوامان لە حکوومەتی عێراق ئەوەیە کە هەروەک قەراردادێک کە بووی وتی ئێوە چەکەکانتان ڕوو بە ئێران مەگرن لە کەمپەکانتانەوە، کەمپیان بۆ دروست کردین، بنەماڵەکانیان ناردەویە. ئەمە دەسووری ملیشیاکانە. من پێم وایە دەوڵەتی عێراق زۆر تەسلیمی میلیشیای ئێرانە و ئەوە نیشانەدا کە دەوڵەتی عێراق نەیتوانیەوە مستەقل تەسمیم بگرێ لە وڵاتێکە کە تۆ میلیشیات بێدوەتە تۆپ و درۆن بخا بۆ میوانەکەی تۆ کە بە ناو تۆ میوانە، ئەوەن داگیرکردن لە کوردستان ئاڵبەتە. گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراق داوایان لە حکوومەت کردووە چیتر ڕێگە بەمانەوەی ئۆپۆزیسیۆنی ئێران نەدرێت، ئەگەرنا جارێکی دیکە ڕاستەوخۆ دەست بە هێرشکردن دەکەنەوە بۆ سەر بنکە و بارەگاکانیان. چاودێرانی دۆخەکە پێیان وایە کۆنتڕۆڵکردنی هەڕەشە و هێرشی گروپە نزیکەکانی ئێران لە توانای حکوومەتی عێراقدا نەماوە. ئەو گروپانەی کە ئەم کارانە ئەنجام دەدەن پێویستە حکوومەتی عێراق گوشاریان لەسەر بکەوە، پێویستە بتوانێت کۆنتڕۆلیان بکە و یەک لە ئامانجەکان و یەک لەو مادانەی کە لە بەرنامەی هەموو حکوومەتەکانی عێراقیدا هەبووە و حکوومەتان یەک لە دواییەکان ئەوە بووە کە کۆنتڕۆلی چەکی دەرەوەی دەوڵەت بکەن، بەڵام بەداخەوە پێیان نەکراوە. لە پاش ئاگربەستی 40 ڕۆژەوە ڕژێمی ئێران زیاتر لە 146 جار بە موشک و درۆن هێرشی کردووەتە سەر کەمپی حیزبەکانی ڕۆژهەڵات. لە ئەنجامی ئەو هێرشانەدا 4 کەس گیانیان لەدەستداوە و 37 کەسی دیکەش بریندار بوونە. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.